زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بەپێی مۆڵەتی دەستگای وەبەرهێنان لە ساڵی 2010 و بە تێچووی 122 میلیۆن دلار دەست بە دروستکردنی کراوە. سەرەتا بڕیار وابوو لەسەر ڕوبەری 677 دروست بکرێت، بەڵام بەهۆی دیاریکردنی بەشێکی زەویەکە لەلایەن شارەوانی سلێمانیەوە وەک ناوچەی سەوزایی و ناوچەی دیکە لە ماستەرپلانی پەسەندکراوی زانکۆکە ڕوبەری ئێستای نزیکەی 400 دۆنمە. کامپی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی لە چەندین بنای ناوازە و مۆدێن پێک هاتوون کە بە بەرزترین مواسەفاتی جیهانی دروستکراون و بەڕوبەرێکی فراوانی سەوزایی دەوردراون. بینای ئەی کە بینای بەڕێوەبرنیشی پێدەوترێت لە پاڵ ئۆفیسە کارگەڕیەکان و سەرۆکایەتی زانکۆ چەندین تاقیگەی ئایتی و پۆلی گەورەی وانە خوێندن و سنتەرێکی خوێندنەوەی تێدایە. هەر لەم بینایەدا کافتریای سەرەکی زانکۆ هەیە. هۆڵی گەورەی کۆبوونەوەکان ساڵانە چەندین چالاکی گەورە و جیهانی وەکو دیداری سلێمانی تێدا ئەنجام دەدرێت. بینای ئەکادمی پێک هاتووە لە چەندین تاقیگەی ئەندازیاری و تاقیگەکانی بەشی تەکنەلۆژیای زانیاری. جگە لەوانش کتێبخانەی سەرەکی زانکۆ و دەیان هۆڵی وانە خوێندنی گەورە و بچووک هەروەها ئۆفیسی مامۆستاکان دەکەونە ئەم بینایەوە. بە شەناوخۆیەکانی زانکۆ لەدایان شوقە پێک هاتوون بە قەبارە و دیزانی جیاواز کە بەهۆی کواڵیتی دروستکردن و کواڵیتی بەڕێوەبردنیانەوە گەشێکی ئارامیان بۆ فێرخوازانی دەرەوەی شاری سلێمانی دابین کردووە. بینای دی کە بینایەکی زانستی و لە چەندین تاقیگە و پۆل پێک هاتووە یەکێکە لە دەگمەنترین بینا زانستیەکان لە ناوچەکەدا چونکە بە شێوەیەک دیزاین کراوە کە کەمترین وزە سەرف بکات. گرنگە کە بوترێت تێچووی ئەم بینایە بە تەواوی لەلایەن حکوومەتی ئیتاڵیاوە لە ئەستۆ گیراوە. بیناکانی مانەوەی مامۆستایان لە 24 شوقە پێک هاتوون و بۆ مامۆستابیانیەکان و مامۆستایانی دەرەوەی شاری سلێمانی تەرخان کراون. چەندین بینای دیکە لە زانکۆکەدا هەن وەک پرزگە سەرەکیەکان و بینا خزمەتگوزاریەکان هەروەها زانکۆی ئەمریکی خاوەنی 2 یاریگای باسکە و یاریگایەکی تۆپی پێیە. لەم پرۆژەیەدا گرنگیەکی زۆر بەژینگە دراوە. بۆ نمونە دووبارە بەکارهێنانەوەی ئاوی پاشەڕۆی بناکانی زانکۆ بە مەبەستی ئاودێری باخچەکانی یەکێکە لە تایبەتمەندیەکانی زانکۆکە. هەنگاوێکی گەورەی دیکەی زانکۆ بریتیە لە پلاندانان بۆ دروستکردنی کێڵگەیەکی بەرهەمێنانی کارەبا بە وزەی خۆر. ئەم کێڵگەیە گەورەترین دەبێت لەسەر ئاستی عێراق و بە تەواوبوونیشی بەشێکی زۆری پێداویستی زانکۆکە لە ڕووی کارەباوە بە تێچوویەکی کەم بەرهەم دەهێنێت. ژمارەی فێرخوازانی زانکۆی ئەمریکی نزیکەی 1500 فێرخوازە و تا ئێستا نزیکەی 1200 فێرخوازیش بڕوانامەیان لەم زانکۆیە وەرگرتووە. بە پێی ڕاپرسیەکان لە 181 دەرچوان دەرفەتی کارکردنی زۆر باشیان لە کۆمپانیا ناوخۆی و بیانیەکان بۆ ڕەخساوە. هەروەها لەم پرۆژەیەدا 300 مامۆستا و کارمەند کار دەکەن کە ژمارەیەکیان بیانین. هەروەک لە ماستەرپلانی پەسەندکراوی زانکۆی ئەمریکی ئاماژەی پێکراوە بەشێکی زەوی تەرخانکراو بۆ زانکۆکە دەکرێت وەبەرهێنانی نائەکادمی تێدا بکرێت. بەڵام دەبێت داهاتی بەدەستهێنراولەوە بەرهێنانە لە بەرژەوەندی و بەرەو پێشبردنی زانکۆکە بەکار بهێنرێت. ئەم جۆرەوە بەرهێنانە لە زۆرێک لە زانکۆ جیهانیەکاندا هەیە و بە هەنگاوێکی گرنگ بۆ بەرزکردنەوەی کواڵیتی زانکۆ دادەنرێت. لەم چوارچێوەیەدا وەبەرهێنانێکی نائەکادمی کواڵیتی بەرز بە تێچووی 25 میلیۆن دلار بە ڕوبەری بنیادنراوی 40,000 مەتر جوجا دروست کراوە کە لە چەندین چێشخانە و کافتریا و هۆڵی سینەما و پارکی گەورەی وەستانی ئۆتۆمبیل پێک هاتووە. ئەم ناوەندە جگەلەوەی کە سوودی بۆ فێرخوازانی هەردوو زانکۆی ئەمریکی و زانکۆی سلێمانی هەیە، دانیشتوان و میوانەکانی شاری سلێمانی بەگشتی دەکرێت سوودی لێ ببینن. ئەمە جگەلەوەی کە ژمارەیەکی زۆر هەلیکاری بۆ گەنجانی شارەکە ڕەخساندووە.